لە 2023ەوە هیچ خزمەتگوزاریەکی تازە نەکراوە بۆ شارەکانی جنوب هەر لە نەخۆشخانەوە هەر لە ڕێگەوبان بۆیە لەگەڵ هاتنە سەرخەتی جەماوەر کە هاتوۆتە سەرشەقام هەندێک لە لایەنەکانیش دەیانەوێ لەگەڵ جەماوەر بن بۆیە ئەوەی کە بۆ خۆر گوێت لێبوو سەرۆکی کوتلەی سائیرون باسی ئەوەی کرد کە ئەم حکومەتە هیچی نەکردو بۆیە من دێمە دەر ئەمە ڕەئی مەرجەعیەتەکانیشە هەمووی زەخت دەکا لە حکومەت کە تۆ خزمەتگوزاری نەکردو کە تۆ کابینەکە تاو نەکردو بەڵام لە عینی کات هیچیشی هاوکار نابێت بۆ تاوکردنی کابینەکە لەبەرەوەی خەڵک زەختی لەسەر حکومەتە خەڵک داوای خزمەتگوزاری دەکا کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمانیش دەستە ژێر باری ئەوەی ناڕەزایەتی خەڵک بۆ ئەوی بە خەڵک بڵێن لەگەڵتم بۆیە پرۆسەکە قورستر دەبێت بۆیە بە بۆ چوونی من تەواوکردنی کابینەکە قورستر دەبێت لە ژێر فشاری خەڵک لە ژێر بێخزمەتگوزاری وەزعی خراپی عێراق بۆیە هەتا ڕێگ نەکەون لایەنە شیعیەکان ڕێگ نەکەون کابینەکە تەواو ناکرێ ئەجینا کورد بڕوا ناکەم کێشەی هەبێ بە تایبەتی ئەم جارە ئێمە یەک وەزارەتمان هەیە بە بۆچوونی ئێمە وەکو یەکێتی هەر کەسێک بێ کە حیزبەکەمان لەسەری ڕازی بێ پێشینەیەکی باشی هەبێ و ئەگەر ببێتە هۆی تەوافقی لایەنە سیاسی کوردیەکان هیچ کێشەیەکمان نابێ و ئێمە دەنجی لەدەینێ و ئیشی بۆ دەکەین بە بۆچوونی من پێ دەچێت پەرلەمان نەچێتە عوتڵەوە لەبەرەوەی وەزعی عێراق زۆر هەستیارە کابینەکە تەواو نەبووە خزمەتگوزاری نییە خەڵک قوبوڵی ناکا پەرلەمان بچێتە پشووە بۆیە بە بۆچوونی من ئێمە ناچینە پشووە کۆبوونەوەکانی پەرلەمان بەردەوام دەبێت هەتا کابینەکە تەواو دەکرێت و هەتا یاسای ئەنجومەنی پارێزگاکانیش دەنجی لەسەر دەدرێت